ئەمڕۆ 48 ساڵ تێپەڕێ بەسەر یادی بردومانی شاری هەڵەبجە لەلایەن ڕژێمی باسی لە ناوچوو دیارە دوو ڕۆژ دوای بردومانی قەڵاتزێ لەلایەن ڕژێمی باسی لە ناوچوو شاری هەڵەبجێش بردومانەکرێ لە ئەنجامی ئەو بردومانە 56 هاوڵاتی شەهید دەبێ و نزیک بە 100 هاوڵاتیش بریندارە بێ و دوای ئەوەش لە پێنجی دیارە گوندی سەراویش بردومانەکرێ لەوێش نزیک بە 8 هاوڵاتی شەهید دەبن. لەو ئانوساتە هەڵەبجە هەر وەکو ڕۆژەکانی کەی وەکو 1970 و 1970 و وەکو 63 وەکو هەموو ئەو ڕۆژە پڕمەرگە ساتانەی کە هەڵەبجە بووەتە قوربانی دیارە 74یش جارێکی کە هەڵەبجە شەهید دەبێ و لەو دەما شۆڕش لێرە ئەبێ هێزی پێشمەرگە لێرە ئەبێ ئەمەش جارێکی کە دەلالەت دەوەیە کە مێژووی بەرخودان بە بەردەوامی لە هەڵەبجە بەردەوام بووە. لێرەوە جارێکی کە جەختەکەینەوە هەڵەبجە لە هەموو ئەو قەدەرانەی ڕوبەڕووی گەلی کورد بووەتەوە پشتی هەیە، لە هەموو ئەو نهامەتیانی کە ڕوبەڕووی گەلی کورد بووەتەوە هەڵەبجە ڕۆژێکی بەرکەوتووە کە قوربانی بدات. ئێمە لێرە و جارێکی کە بە ناوی کە سوکاری شەیدانەوە داوا لە حکومەتی یاریمی کوردستان و حکومەتی عێراقەکەین هەڵەبجە بەجیا وەربگیرێ، ئیسtisنا بکرێ لە هەموو ئەو ململانە سیاسیانی لە ناوخۆی هەرێمی کوردستان وە لەسەر ئاستی عێراقا تکایە هەڵەبجە چەکی دەستانە، هەڵەبجە مێژووی جوانی گەلی کووردە، هەڵەبجە مێژووی قوربانیدانی گەلی کووردە، با لەوە زیاتر کە سوکاری شەیدان گلێ و گازندەکانیان نەکاتەوە ئاستی کە ناڕەزایی بە شێوازێکی کە دەربڕن.